بەخشندەی میهرەبان خۆشەویستانی بەرنامەی بەفەڕ لە هەرکوێگەن جوانترین سڵاوی خوای گەورەتان لێبێ. فەڕ و بەرەکەت و میهرەبانی خوا دابارێتە سەر تەواوی کایەکانی ژیانتان. خۆم بە خۆشحاڵ و بەختەوەرەزانم لە ئاڵلقەیەکی نوێی بەرنامەکە بە دیداری ئێوەی عزیز و خۆشەویست شاد دەبمەوە. بە جێگەیاندنی قوربانی و گرنگی قوربانی لە کۆمەڵگەی موسڵماناندا و جەژنە پیرۆزە دەکەمە تەوەری ئەمڕۆی بەرنامەی بەفەڕ، چونکە یەک دوو ڕۆژی تر پێدەنێنە نێو جەژنی پیرۆزی قوربان و بە دوای ئەویشدا سنەتی قوربانی بزانین حکمت و گرنگی قوربانی چیە بۆ کۆمەڵگەکان. بێگومان قوربانی بەر لەوەی کە پڕکردنەوەی کەم و کورتی و نەبوونی و هەژاری و برسێتی هەژارەکان بێ، بریتە لە خۆپاکردنەوە و وەکۆڵێ بەندایەتێکی گەورە بۆ خوای گەورە. حەزرەتی نالی ڕەزا و ڕەحمەتی خوای لێبێت زۆر جوانە لە فەلسەفەیەکیا دەفەرمێ خوێنی حیوان چڵکی تاوان و گوناح کەیلا دەبە، گورگی ناخی سەر بڕێ هەر کەس کە قوربانی دەوێ. واتە قوربانی بریتە لە سەربڕینی ئەو گورگەی کە لە ناخمانە هەیە بەرامبەر بەوانی دیکە لە خیانەت و لە کوشتن. گومانگەلێکی زۆر هەیە لەسەر قوربانی. ساڵانە خەڵکێکی زۆر پێی وایە کوشتنەوەی حیوان و ئەو ڕێژە زۆرەی کە لە قوربانیا هەیە هەمووی دژە بە بەزەیی و بە ڕەحم و مرونەتی مرۆڤەکان. لە کاتێکا کە ئەمڕۆ نۆی هەشتە یادی کارەساتێکی پڕتراژی دیایە کە لە ناکازاکیە 600,000 مرۆڤ و لە شەشی هەشتا هەزار مرۆڤی سڤیل بوونە قوربانی. لەبەرەوە کوشتنەوەی ئاژەڵ لای ئەوانە شتێکی بێڕەحمانە و بێبەزەیانەیە، بەڵام بە بەرچاوی هەموو دنیا و ڕۆژانە هەزارەها مرۆڤی سڤیل لە وڵاتانی ڕۆژهەڵاتی ناوەڕاست و وڵاتانی دیکە دەبنە قوربانی. بۆ مەبەستە میوانداری زۆر بەڕێز مامۆستا حەسەن حوسێن بانگخوازی ئیسلامیم کردو و باز لە سنەتی قوربانی و جەژنە پیرۆزە دەکەین. مامۆستاگیان زۆر بەخێر بێ و سپاس بۆ ئامادەبوون. سەرتا با بپرسین قوربانی چییە و بەچی دەگوترێ قوربانی کردن؟ بسم الله الرحمن الرحيم. الحمد لله والصلاة والسلام على رسول الله وعلى آله وصحبه ومن والاه. مامۆستا عزیز، قوربانی کردن بریتە لە جۆری عیبادەتی دیاری کراو، بە چەند شتێکی دیاری کراو، بە مەبەستی لە کاتێکی دیاری کراوە بە مەبەستی نزیکبوونەوە لە خوای گەورە. کاڵێ عیبادەتێکی دیاری کراو کە بریتە لە سەربڕین بۆ خوای گەورە لە کاتێکی دیاری کراو دوای نوێژی جەژن ئەنجام ئەدرێ بە مەبەستی نزیکبوونە لە خوای گەورە. ئەو شتە تایبەتیش بریتە لە مەڕ و مانگا و هشتر و بزن و ئەو جۆرە شتانە. کەواتە ئەتوانێ بڵێ قوربانی جۆرێکی تایبەتە لە عیبادەت. عیبادەت کە هەموو ژیان بە مطلقی عیبادەتە ئینسان، بەڵام قوربانی کردن سەربڕین تەضحیە بڵێن ئەضحا یان نەحر جۆرێکی دیاری کراوە کە نووسکی پێ ئەوترێ، خۆی نووسێک واتە سەربڕین، بەڵام کاتی وەکو عیبادەت ئەنجامی ئەدەی خوای گەورە لێ ناوی ئەم عیبادەتەی ناوە بە نووسک واتە عیبادەتێکی دیاری کراو بۆ بەسێکی دیاری کراو. لە افتتاحی نوێژەکان فإن الصلاة ونسكي ومحياي ومماتي لله رب العالمين. کاتە تەنها بێ بۆ خوای گەورە بێ بێگومان. چونکە لە کۆنا مامۆسا ئەگەر بگەڕیتەوە بۆ ئاینەکانی پێشوو قوربانیکردن هەبوو، بەڵام بە شێوەیەکی تر قوربانیکردنی ئینسانەکان بوو بۆ خوای گەورە. کاتێک ئەبین لە دینی مەسیحیا کە کۆتا دینە پێش هاتنی ئیسلام، خوای گەورە بڕیاری وایە کوڕەکەی بنێرێ، وەکو خوای نەڵێن کوڕەکەی بنێرێ بیکا بە قوربانی لە پێناوی تاوانی ئینسانەکانە. بەڵام کاتێک ئیسلامێنە ئەم نەزەرەیە هەڵەوەشێنێتەوە. خوای گەورە پێویستی بە قوربانیکردنی ئینسانەکان نییە، بەڵکو بۆیە کاتێک خوای گەورە ئەفەرمێ الحەمد لله رب العالمین، دوای فەرمێ الرحمن الرحیم، ئەبینی کەلیمەی رب العالمین خاتە نێوە چوار ڕەحمەتەوە. بسم الله الرحمن الرحیم، الحمد لله رب العالمین، الرحمن الرحیم. خوای گەورە ئیحاطەی ڕبوبیەتی عالمینی کردو بەچی؟ بە چوار ڕەحمەت. بۆ خوای گەورە سەربڕینی ناوێت، خوای گەورە قوربانیکردنی ئینسانەکانی ناوێ، بەڵکم ئەم قوربانیکردنە شتێکی ڕەمزیە بۆ سەلماندنی ئەوەی خوای گەورە هەموو شتەکانمی تۆیە و هەموو شتەکانم بۆ تۆیە. زۆر باش مامۆستا، خوا فەرمێ خذ من ئەموالهم صدقة تطهرهم وتزكيهم بها وصلي بهم. فەرمانێکە بە پێغەمبەری خوا. نالیژە فەرمێ گورگی ناخی سەر بڕێ هەر کەس کە قوربانی دەوێت. ئایا قوربانی بۆ پڕکردنەوەی سفرە و خوانی من و پڕکردنەوەی سکی من و کەم و کورتیەکانی منە لەلایەن جەنابتەوە، یان سەربڕینی ئەو ناخەیە کە ئاەتەکەژە فەرمێ بۆ خۆپاکردنەوە بۆ خۆ وەکوڵێ تەزکیەکردنە؟ قوربانی حکمەتی قوربانی چییە؟ بۆچی پێویستە من قوربانی بکەم تۆش قوربانی بکەین؟ مامۆستا خۆی سەدەقە بڵێن قوربانیکردن جۆرێکە لە جۆرەکانی سەدەقە. جارێکە پێغەمبەری خۆشەویست فەرمێ الصەدەقەۃ بورهان. بورهانی چییە سەدەقە؟ خێرکردن جارێکە ئەنی چییە؟ بورهانی ئەوەی من و تۆ ئیدعای ئیمانەکەین،
خۆی گەورە لە قورآنە هەژار باسی نەفس و ماڵ ئەکات لە حەوت جاریانە ماڵ پێش نەفسەخە لێک شوێنە خۆی گەورە نەفس پێشەخە ئەویش باسی چیە کردنی فرۆشتنە ئین الله اشترى مادەم باسی کردنی فرۆشتن ئەم جار خۆی گەورە نەفس پێشەخە ئەینە هەموو جارێ خۆی گەورە ماڵ پێشەخە ئەم ماڵ و سامانە ئەمەنە بەناخی ئینسانە ڕۆئەچێ خۆی گەورە فەرمی وتحبون المال حبا جما يعني إنسان دائما حزكات شي مالكو كاتوا ألهاكم التكاثر حتى زرتم المقابر وانيا يعني أفرمي الذي جمع مالا وعددا إنسان بردوام خوشويستيكي زياد لحد هي بمال وسامان خويا كابا قرباني كرامتي خويا روشياني أزادي خويا بيشالكات برا لبراكات همي لبينايش لبينا مال وسامانا خوي جورا أفرمي أصدقة برهان تو مال أمانة خوش بالي دي بلقي تو كإيمان داري أو ببخشي قرباني كردنيش ليلة جوريكي ترى لجوركاني صدقة تنها أونية تو شيء مثلا حيوان شيء قلاو تري شيء حنين ضعيف ترنا خوي جورا عفوا سيري بيعمل خوك صلى الله عليه وسلم عمري كل خطاب دوش تريها بو يشان ضعيف يشان قلاو جورتن بو طبعا وكو نفس بيعمل خوي زاني ضعيفة جزور خوش شوي واشترى ضعيفة خوش شويست فنو بيعمل خوا أم مشترى قلاو بكم بخير جوشي زيادة بو مسلمانان فرمينا ضعيفة كان كبخير لن تنالوا البر حتى تنفقوا مما تحبون بهشت بر لنيوان شيء لن حتايا لن تنالوا البر حتى تنفقوا مما تحبون كواتا ناقي ببر كشيا إن الأبرار لفي نعيم ناقي بو براك أبات النعيم بهشتوا حتى نبخشي لويك خوش توي أمريكا الخطاب يستي وشترى جورا قلاوة كيف كابخير قوشي زيادة فرمينا خير زائفة كامك كواتا قرباني كردن اعتراف كردنا خوايا اوي كداو تبيم هم هيتويا ومن خاون امتكاتي تو بتويا من اي بخشمو بتو ومن تنها ما بس من امكاري رزامندي تويا كواتا قرباني كردن ما بس بي رزامندي خوايا لن ينال الله لحومها ولا دماؤها ولكن يناله تقوى منكم خواي قولة تقوى الانسان اوي بوش يعني ما مصطفى خوي جور أيود إنسان لري أمانه بقى بتقوى خوي جور لس أساسي تقوى لقل تمام لقل إنسان هكا وقرفتي جوري أمروي كوم الجاي بشري مسلمان أويه نجيش شنته بلي تقوى راسته زور جار إما ادعي تقوى أكين لكن بس يوم كنت ما وصف لك متقين فرمنا وتمنع أولا بيناسي من توبة تقوى أو بمتقية زاني بلام كاتي بيناسي وردي تقوى كين خير تقوى كسي خوي هي وكشوازي خوي هي كواتا بيناسيجي هلا ما نيبو تقوى بلام تقوى راسقينك كخوي يقول لسر اساسي او ما مر لقال انسان ايمان دار اكا وخير وبركه خوي ارجاني بسر انسان كان لو شو خوي يقول تعامل اشتكى الانسان ورا قري وانيا فرمت باسك ومن يتقي الله يجعل له مخرجا يعني هر اواني كتو بوي شاي او برزق وبركه خوا رحمه خوا برجي بسرتها اسودي جيان برجع بسرته او انا بس بقي بتقوى كواتا بوي اسودي بي بقي بتقوى بوي لقال خوات عمل كيف بيس بتقوى هي بوي بشي تبهش بيس بتقوى هي وعدت للمتقين كواتا اصلا كارانيا تقوايا قشني انسان بتقوى خوي جورا وما ملكدنا لقال خويا بتقوى نكتنها بقوشتو خوينك خويا يقول قوشتو خويني ناوي چونکە خوای گەورە خۆی فەرمی ئەڵ فەرمون گۆشت خوێنم ناوێ من تەقوای دڵی ئێوەمەوێ بزانم تا چی ڕادەیەک تۆ ئامادەی تۆ ماڵەکەت بە حەڵال پەیا کردووە باشە قەرارە هەمووی لە ڕەمەزانە زەکاتمان داوە باشە زەکات و سەیفدرێژ دراوە ئێخۆ ئەمەت کردو پارەی حرام نییە بە پارەی حەڵالیشە خۆشیشتەوێ دەیکەواتە ئەمە با ماڵەکەم حەڵالیش بێت بەڵام هێشتا ئامادەم خوای گەورە هەرێ بەخشم حەقی خۆم لێ داوە بەڵێ زەکات داومە خوشش مێ بەڵێ خوشش مێ بەڵام هەر ئەشی بەخشم لە پێناوی توە ئەکەم بە قوربانی بۆی هەم لەگەڵ توێ مامەڵەیە بکەم لە ئەساسی تەقوا هەمیش لەگەڵ خەڵکە جۆرێ لە ئولفەت و خۆشەویستی دروستکەم لەگەڵ خەڵکیە بۆ ئەو دادپەروەریە کۆمەڵایەتیە یا بۆ ئەو پێکەوە ژیان و هەماهەنگی کە ئیسلام ئەیەوێ لە کۆمەڵگەکەیە هەیبەیان بۆ نەپڕکردنەوەی کە کورتەکان قوربانی چه گرنگیەکیەیە ئەوە پێشتر ئاماژەمان پێکرد کە ئامانج بریتە لە ڕەزامەندی و خۆپاکردنەوە بە دەزێنانی تەقوا و ڕەزامەندی خوا بۆ کۆمەڵگە چ سوود و گرنگیەکیەیە مامۆستاگیان ئیسلام خۆی ئیسلام بریتی ئەگەر بێ پێناسەیەکی ئیسلام کەی بریتە لە تەعامل الدین و معاملە لەگەڵ ئەوەشە فەرمودەکەی خۆشەویستمان عەلەیهی سەڵات وەسەلام کە فەرمێ بونیە الئیسلام على خەمس ئیسلام لەسەر پێنجتا ئەم قەڵەمە لەسەر مێزەکەیە کەواتە قەڵەمە جیای لە مێزەکە ئەم مێزە ڕاگیری قەڵەمەکەی قەڵەمەکە چییە وانية أفرمي بني الإسلام على خمس إسلام لسر بينج بيان نيوز روز زكاة حج هكا شايتمان
أي إسلام خويشيا خويشيا الإسلام أن تطعم الطعام وتقرأ السلام إسلام معاملة جوانە يعني تو معاملەی تۆ هاتنە خزمەتی خۆشەویست عليه الصلاة والسلام فەرمیان ئافرەت یەگەیە پیرێژنێک بەشەو بە سەرکی شەو نوێژە بە ڕۆژیش بە ڕۆژووە چی لەوە باشترە ولكنها تؤذي جيرانها يان جارها هەر تواتوە فەرمی هي في النار خوای گەورە تعامل مامۆستا بە من چی ئەگەر من شەو تا بەیانی 1000 ڕکات نوێژ بکەم چاوم بێتە خوارەوە فرمێت بە چاوم بێتە خوارەوە خەریکی سەجدە و قورئان خوێندن دوعاکردن بانی هەڵسام عەزێتی خەڵک بم نا خوای گەورە مامەڵەی لە تۆ ئەوێ خەڵک مامەڵەی لە تۆ ئەخلاقی لە تۆ ئەوێ کەواتە ئیسلام بریتێ لە مامەڵە لا چی لە تەعاملی جوان قوربانی جۆرێکە لەو لە هەوڵدان بۆ پێکەوە ژیان و خۆشەویستی کاتێک تۆ دراوسەیەک فەقیرێک کات قوربانیەکە ئەم گۆشتەی بۆ ئەبەی بێ لەوەی دوعای خێرت بووەکە یەقین دەبێ خۆشەویستی دروست ئەبێ لە بینیانە مادام فڵان کەس منی خوێندەوە مادام فڵان کەس بەدەمی منەوە بوو بێ لە دوعای خێرت بووەکە دڵنیا بە خۆشەویستی دروستەکە کەواتە لە دوو لاوە هەم لەلایەک خێری ئەوت بووە لە ئەو خێرێکە دەست کەوتووە و خێری دوعاکەشت بێت و خۆشەویستی ئولفەت هێ دروستەکە لە نێوان ئینسانەکانە جاری وایە کەسی وا قوربانیەکە ئەسڵەن هەر ینی ئەگەڕێ بە دوای چیەیە شیاوترین کەسە وانە ئەم ماڵە فەقیرە ئەمە بێ باوشێکە ئەمجا مناڵی بێ باوکەمی دوعات بۆ ئەکا ئافرەتی بێوەژن دوعات بۆکە فەقیر دوعات بۆکە جۆرێک یعنی نیزامە دروست ئەبێت لە دوعاکردن بەدەم تۆ بەدەم ئەوەی بە ژیان و بە وانە بە ژیانەوە بە بەدەمەوەبوون و خۆراک و گۆشت ئەویش بەدەم تۆیە بە دوعاکردن و پارانەوە بۆ تۆ ئەو ئاساسی خۆشەویستیە کە ئێمە دوعا بۆ یەکتری کەین لە پاژملەی یەکتری ئەوە لەشوا دروستەبێت لە قوربانە دروستەبێت کاتی ماڵی ئاوادانەکەیتەوە زۆر باشە ماڵ سامانجی مرۆڤ کە مەندکێشکردنی دڵی ئەوانی دیکەیە لە پێنا و هیدایەتدان و ڕێنماییکردنیان بەرەو خوای گەورە بەرەو پەیامی خوا من لەگەڵ جەناب تا دەخاڵی ناکۆکم هەیە لەوە چێ لە ئایدۆلۆژیایە لە حیزبە لە مەزهەبە لە ناوچەگەرێتیە لە ڕەنگە لە باڵایە لە کۆمەڵێشتا جیاوازین پێکەوە دەبێ ئەم جیاوازیە ئایدۆلۆژی و مەزهەبی و حیزبی و ناوچەی و زمانی و ڕەنگیەی پێستمان ببێتەوە کار و لەمپەری ئەوەی کە من قوربانیەکەم بۆ تۆ نێرم و نەیکەمە هۆکارێک بۆ بەدەزێنانی دڵی تۆ سەرنجامیش بتوانم بە ئەخلاقی جوانی خۆم بە ڕووخۆشی خۆم بە تەواضعی خۆم بانگەوازی جەنابەت بکەم بۆ پەیامی خوایی بۆ منێ دراوسەکەم لەوە چێ بڵێم وەڵام نوێژ ناکە یا جوولەکەیە یا مەسیحیە یا هەورامیە یا هەولێریە یا ئەم جۆرە شتانەکە هەن مامۆستا یەک خاڵ هەیە ئەگەر تۆ بێت سێری بکەیت قورئان دایمە ئەشتەکان ئەو پەڕی دیاری ئەکا کاتێک باس ئەکا باسی پێکەوە ژیانەکە قل يا أهل الكتاب تعالوا إلى كلمة سواء بيننا وبينكم أجا تنها كلمة كبيرة بيني قاوريك وجولكيك ومسلمانك أبداش أو خالق بتوقف حواركي جوانا باشا أما تشي أما بوك شيء أما بو كافرك وبيدينك لقل أوشا أما خاليكم أجر قرار بمن لقل جولكم مسيحيك على سر كلمة شبيت لبين من حواركم أي لقل كسيكي باوردارة قبلە مانیەکە خوا مانیەکە دین مانیەکە پێغەمبەر منەکە عەلەیهی سەڵات وسەلام ئەمانەم هەموویەکە ئەبێ لەگەڵ ئەوا چۆن بم ئەمە یەک دووەمیان خاڵێکی تر هەیە مامۆستا مەسەلەی هەل لە مەسەلەی پێکەوە ژیانە کاتێک خوای گەورە سەری خیتابی پێغەمبەران کە عەلەیهیمو سەلام هەمووی ئەفەرمی یا قەوم ئەبینیت ئەم قەومانە کە لە کاتێکە هەمویان کافرن هەمویان ئەم پێغەمبەران دەرەکەن عەلەیهیمو سەلام عەزێتیان کەچی هەر بە یا قەوم یەشتا کوفرەکەیان نەبۆتە هەڵوەشانەی قەومیەتیان قومية رابطة شيء جرينجا جاور أجر أم قوميتها طبعا قومية رابطة قومية بيش إيمان هنانا أجر أم قومة إيمان هنا أبي بأمة يا مثلا أمة يكين لا قوم يدرسوين خو أجر قوم يجبين هل يشتا أرشي برايتي دوست يتمن بس ليكو هي بلام أجر بين بأمة أو جورة تلو جرين ترى حقي برايتي إيمان شيء تسري حقي بدمو شونو حمية تسري أجر قراره من لقل كافرك اللي تعارفوا به أي لقل إيمان دارك كواتا الإيراد زلوتر إنسان هم حقي دراوسيتي بسرتوا هيا هم حقي باورداري هم حقي هاو أمتي هم حقي قومية هم حقي إنسانية أما أنا كومالي حقروا لتوكا بوي هيج لمانا ريقر نابد لوي كتو نابي ريقر بي لمانا نماني هريش لمانا كتو بدم خلق ونبي قربانك يبو نبي سرجام قربانيكش وكل السر برين ونامهنانكش يبو خوا ولا وجه جبجا كرنكش يبتو بكايكي كومالايتي پیغمبری خوش صلی الله علیه و سلم سردانی نخوشی جوولەکەی کردووە لە داوەتیانی خوا دۆ کاتەوەی کە زەهری پێوەکرێ بۆ گۆشتی مەڕەکە کۆمەڵە شتی تری هەبووە کەواتە قوربانی دەتوانین بڵین مۆرکێکی کۆمەڵایەتی پێوەیە و ئەو سنوورە جیاوازیانە ئەبڕێ
بەس ماوەسە یەک خاڵەیە بێ وریابین لێرە بەڵێ شەیتان لە هەموو کاتێ زیاتر لەم کاتانەیە ئەوێ فری وەسوسە بۆ ئینسان دروستەکە لە کاتی بەتابەتی سەدەقە و خێرە بۆ ئەوەی سەدەقە بەشی نەفسی تێ بکەوێ قوربانەکەی بەشی نەفسی دەکەی فڵان کەس خراپ بوو قوربانی کرد بووە نەیەنام ئەمانە هەموو دروستە بێتە لە ناختا دەی ئەگەر تۆ بکەی کەواتە بۆ خوارد نییە کەواتە ئین صەلاتی وەنوسکی ومەحیایە ومەماتی بۆ ئەفە بۆ تۆ خوای گەورە فێری کردوون بڵێن قل إن صلاتي ونسكي ومحياي هەمووی بۆ خوا بۆ کە بۆ خوای من نەقم چییە ئەو خەڵکە چۆنە من لەسەر ئەساسی مامەڵە لەگەڵ ئینسانەکە لەگەڵ من نایکەم لەگەر ئەساسی مامەڵی من لەگەڵ خوایە ئیشەکەم کاتێکە خوای گەورەش فەرمێگە جاهیلەکان قسەیەکی خراپیان پێوتن ئێوە بەس سەلام و ئاشتیان بەرامبەر دەبڕن بێگومان بەس لەوە چێ دراوسەکەت نەیزانی بە یان بۆ هێنابێتی و تۆ لە ماڵەوە نەبووبی نا بەدڵنیە مامۆستا یعنی هەر ئەوەنەیە تەنها ئەگەر ئینسان تۆ ئەم مامەڵەی قوربانیکردن لەگەڵ خوایەکی مادەم وایە لەگەڵ خوایە کردت بەشە نەفسیەکەی لە دەرکە چونکە شەیتان ئیلا بەشی نەفسی تیەکە هەر کاتێک گوتی فڵان کەس خراپە بۆی نابم فڵان کەس بۆی نهێنام فڵان کەس ڕقی لەمە بۆی نابم دڵنیا بەشی نەفسی تێکەوت قوربانەکەت خەلەلی تایە چونکە تۆ قوربانیەکەت ئەبێ خاص بۆ خوا بێ مادەم وایە خوا بۆ خوایە خوای گەورە ڕەحمان و ڕەحیمە بۆ هەموو مەخلوق ڕەحمان و ڕەحیمە ئەبێ بەشێ و خەڵکە بدەیت چیتر هەیەکەوە بەشی نەفسیانی تێکەوێ یان بۆ منە وایە کاکە قوربانیەکەمان بۆ خوای گەورە نەبێ زۆر جار مامۆستا کاتێک کە تۆ قوربانیەکەی لە گەڕەشێکە ئەبینی ماڵێک قوربانیەکە باقی نایکە جۆری لە حەڵزی نەفسی بۆ دەرەکەوێت بەداخەوە کە ئێستا ئەبینیت کە یعنی بۆ بەباوی ئێستا بە تایبەتی لە تۆڕ کۆمەڵایەتەکانە لەگەڵ مەڵەکە سێڵفێکی کردو قوربانیەکەم و ئەمانە ئەبێ وریابین باشترین سەدەقەی سڕە ڕاستە ئەلانێت بۆ خەڵک چاوت لێ بکە بەڵام قوربانی ئێستا وای لێ هاتووە ئەلەنیە هەمووی خەڵک ئەزانی خەڵک مەوسیمی قوربانیکردنە باشترینیان ئەوەیە تۆ بەسڕی بیکەیت ڕاستە ناکرێت بەسەر داواسەکان ئەیزانن بەڵام بەم شێوە خانازی پێوەکردنەوە لای خەڵک باسی کردنەوە ئەوە من هەموو خەڵک پیانە مەسەن پێم بەڵێن بۆ گاڵتەکانڵە قوربانیەکەی بەتەمای بەزاری قوربانیەکەی ئینشاڵڵا ئەڵێن بەتام ئینشاڵڵا چۆن ئەڵێن بەشمان بێنەوە نە بەتەما من وەریگرم ئەکەم بەگاتە لەگەڵیانە پێویست ناکە ئەنی خەڵک تۆ بزانێت چی ئەیکەی نایکەی ئەم شتانە ئەبێ لە بینی خۆت و خوایە بێ کەواتە ئەگەبێ ئاگامان لێبێ بەشی نەفسی هەر کاتێ بەشی نەفسی تێکەوت باسکردن بوو بڵاوکردنەوە بوو قاودان بووی بە کوردی خۆمانەڵێ ئەمانە هەمووی بەشی نەفسە بێ بەشکردنی هەر کەسێ لە قوربانیکردن بە حەج ناوێکەوە بێ بەشی نەفسە کە بۆ خوا بوو بە سڕی بەنهێنی لە بینی خۆت و خوایە و دابشکردنی بەسەر ئەو خەڵکی کە مستحقێتی کە دراوسەیە کە چیە کە مستحقێتی بە شێوەیەکی عادلان ئەو دەرزووانە و پەندە و ئامۆژگاریانە چین کێمە لە قوربانیەوە وەریەگرن یان پێویستە لە قوربانیەوە فێری چ ڕەوشت و بەها و دەرزوانەیە ببین تەمەەن پڕ لە دەرسوانە یەکەم سەلماندنی ئەوەی کە هەموو شتەکانی خوایە ئەم ماڵە ماڵی خوایە خوای گەورە داوای لێ کردووم منەی بەخشم ئەمە یەک دووەمیان فێربوونی تەسحیەدانە کاتێ خوای گەورە لە میلەتەکانی پێشووە ئەبوایە قوربانیکردن بە ئینسانەکان بواە ئەبای قوربانیکردن بە شێوەکانی تر بواە خوای گەورە هاتووە دوای ئیبراهیم عەلەیهی سەلام دوای ڕزگارکردنی ئیسماعیل سەلامی خوای گەورە لێبێ ئەمەی بۆ ئاسان کردووی کەواتە بەسەربڕینی بەرانێ شوێن کەوتنی سنەتی چییە پێغەمبەرانە عەلەیهیمو سەلات وەسەلام هەروەها شوێن کەوتنی سنەی پێغەمبەری خۆشەویستە عەلەیهی سەلات وەسەلام کاتێ قوربانی ئەکا بۆ خۆی بۆ ئومەتەکەی بۆ کوڕەزاکانی ئەفو بۆ کچەزاکانی بۆ ئەیکا بۆ ئومەتەکە ئیکا کاتە خاڵێکی تر زنوکردنەوەی سنەتی پێغەمبەرە یەکەم زنوکردنەوەی سنەتی ئیبراهیم بۆ عەلەیهی سەلام دومیان زندوکردنەوەی سنەتی پێغەمبەری خوایە عەلەیهی سەلات وەسەلام خاڵێکی تر لەو دەرسانی کە تایەتی مەسەلەی خۆشەویستیە خۆشەویستی توێ بۆ کۆمەڵگا من ئەمەوێ ئەم کۆمەڵگایە خۆشەویستی دروستکەم من ئەمەگەڵ دراوسەکانمە خۆشەویستی دروستکەم ئەم قوربانیکردنە هۆکارێکی ترە لە هۆکارەکانی دروستبوونی خۆشەویستی لە نێوان خەڵکی و دراوسێ و خزم و کەسوکارە ئەوانەی کە هەژارن و لەوە بە درێژایی تەمەنیان ئاواتە خوازی ئەوەن خی گەورە کولفەیەک دەرامەتێکی وایان پێ بدە قوربانی بکەن بەڵام هەر تا ئێستاش لەوە چێ نەتوانن موچەکەیان یا ئەو کرێ کە ڕۆژانە وەریەگرن بیگەێنە 15 مانگ ئەمانە چۆن دڵدانەوەی خۆیان بکەن یان بۆ منە ئاینی پیرۆزی ئیسلام دەرهەقەمانە چییە فەرمێ مامۆسای عەزیز ئێستا ئێمە یەک دوو ڕۆژی ترەوە تا ئێمە لە مەوسیمی حەجین کە یەکێ لە پایەکانی ئیسلام بریتە لە حەج وانە پێنجە نوێژە ڕۆژە زەکاتە حەجە لەگەڵ شایەتمانە هیچیان حەجە
خۆ هەموو ئۆمەتی پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام ناتوانێت حەج بکە لە 180 ئەو خەڵکە حەجی پێ ناکرێ کەواتە ئەتوانین بڵین پایە لە پایەکانی نوقسانە نەخێر ئەگەر ئێسام تاسە حەجم نەکردو ئەگەر من لە دنیا دەرچم ئەکرێ خوا محاسبەم کاوە لە تۆ پایە لە پایەکانت نوقسانە نەخێر ئەی بەچی ئەجری حەجم بۆ نووسێ بە نیەت یعنی ئەوەنم بەسە کە تۆ لە ناختان نیەت بێنیت منەم کاتێک دڵی خۆمەدایە بۆی ناومان نووسی بۆ حەج چەند ساڵ ناومان نهاتەوە سەر ناومان هاتوتەوە ئەموو هەڵبەتە خوای گەورە خێری بەم نەوێت هەموو ساڵێک ئەو حاجانە حەجەکەم بۆ ئەنووسێ و هێشتا فەرزەکەش بەجێ نهێناوە هەموو ساڵە حەجەکەم بۆ نووسێ هەموو ساڵێک کەواتە ئینسان ئەگەنیتە قوربانیکەی نێت بێنە بڵێ بەعنی ئەو نێتە ڕازگویانەت هەبێ لەگەڵ خوای گەورەیە هەر کاتی هەموو قوربانێک ئاکە یەقینی دەبێت چەندی قوربانێک تۆ بەشداری تایە چەندی حەجەکرێت تۆ بەشداری تایە ئیسلام بۆیە دەرگاین ئینەمە الئەعمال بالنیات کردەوەی ئینسانەکان نیەتە هەیە قوربانیەکە لێ قبول ناکرێ حەجەکە لێ قبول نەبووە بەڵام تۆ بەنیەتێنانی تۆ بە خاڵسی بۆ خوا تۆ حەجەکەت قبوڵە ئەجری حەجەکەت بۆ نووسرێ و ئەجری قوربانەکەشی بۆ نووسرێ کەواتە ئەتوانین بڵین ئەمە دەرگایەکی تر لە دەرگاکانی ڕەحمەتی خوای گەورە ئەوەنەی تۆ نیەت ئەهێنیت هەموو ساڵێ قوربانیەکی سافت بۆ نووسراوە بەقەد ئەوەی کە کردوتە بەخەوە دەکەنێتێنەوە حەزەکەی وشت لێ بکەیت حەزەکەی مانگایە بکەیت حەزەکەی مەڕێ بکەیت مادەمایان نێتی دێناوە ئەوەی کە کردوێتی لە ئەگەری نەفس و ئەگەری ڕیا و ئەمانی تایە بەڵام کە تۆ نێتی دهێناوە خاڵیسەن بۆ خوا بە خاڵیسی ئیشەڵای شەکەت وەرگیراوە بۆیە ئەتوانم ئابڵێم ئەگەر نیەتی صادقانە بێنی بۆ قوربانیکردن زمانی زیاترە لەوەی کە قوربانیەکی کردو چکە من قوربانیەکەم احتیمالە بەشی نەفسی تا بکوتم بەڵام تۆ نیەتی دێناوە مەرجەکانی قوربانیتیان نەبێت ڕێکی کوێر بێ نەخۆش بێ بەڵێ بەڵام تۆ نیەتی دێناوە مادەمە لە بینی خۆت و خوایەتەکەیە ئیشەڵا بۆ نووسراوە مامۆستا کۆمەڵی خەڵکگەن پێیان وایە کە بۆ نمونە لە ناوبردننی کۆمەڵێک گیاندار یا ئاگرخستنەوە لە پوش و پاڵانێک ئەمە پیسکردنی ژینگەیە چونکە گیاندارەکان هۆکاری ڕازاندنەوە بەردەوامیدان بە ژینگە و ژینگەش سەرنجام لە خزمەتی مرۆڤایە ئێمەش لە بەشی دووە مامەلی تۆش لەوەچ لەگەڵ یابین کە کابرا ناوسکی حیوانەکەی و پاژماوەکان ئەوانەی کە بۆ گەنەکەن ئێبا لە دوورە ماڵ خۆیانەوە فڕێدا و سەرنجام دراوسەکەی پێعزیە دەدا من و تۆش لەوە لەگەڵیانە هاوبەشین کە بەڵێەوە پیسکردنی ژینگەی و پێویستە دوایش باز لەو سەقافەتەکەن کە دوای قوربانیکردن پێویستە هەمان بێ لە فڕێنەدانی پاژماوەکانی ڕێخۆڵە و نازام سەر و پێ و پێستە و شتەکانی بەڵام ئایا لە ناوبردننی ئەم مەڕووماڵاتی کە ساڵانە مسلمانان بۆ قوربانی بەسەریە بن لە کاتێکە مامۆستا سەعیدی نورسی سەدەقە شوبێنێ بە بڕینی مێوێک کە ئێمە ساڵانە مێوەکە ڕواڵەتیان کەمیەکەینەوە ئەی بڕین و کۆتایی پێین بەڵام بەهار خەڵفێکی نوێتر و بەرهەمێکی زیاتر و ڕەونەقێکی زیاتر بە مێوەکە بەخشێ کەواتە سەدەقە پێغەمبەری خوا فەرمێ سوێن دەخۆم کە ماڵ بە سەدەقە کەم ناکە ئایا کوشتنەوەی حیواناتەکان مەڕووماڵات بۆ قوربانی لە ناوبردننی ژینگە و وەکۆڵێ لە ناوبردنی مەڕووماڵات و ئەم شتانەیە یان حکمەتێکی تر لە پشت ئەمەوە هەیە بەڵام جارێکە ئەوەی کە ئەو قسەیە کات ئیسلامی نەناسیوە لە ڕوانگەی کردەوەی من و تۆ و تەطبیقی من و تۆوە هاتووە ئیسلام هەڵە سەنگێنە منە کاتێ ناوم ناوە بۆ جۆرە ناوم ناوە ستەمکردن لە ستەم لێکراوە ئەوەی ستەمەکە ئێمەین ئەوەی ستەمی لێکراوە دینەکەیە ئەوەی ستەم لە ستەم لێکراوە کە ئەو کەسەیە لەسەر تەسەڕفاتی من ئەو ئەلمانی مولحیدەی لەسەر تەسەڕفاتی من محەکەمە دینەکە ئەوەنە بەسە یەکەم قۆناغی ئیمان یەکەم مەرحەلەی ئیمان ژینگە دۆستیە ئیمان چەند مەرحەلەیە الإيمان بضع وستون أو بضع وسبعون نزمترين بلا إيمان كامية لا بدي إماطة الأذى عن الطريق جاري كان لا برنامج باسي أو لا يكون باسي أو مكرت لخدمتي مع مصاشي عزيز أبوين فرموي بوي جوري جنگ دوسي لرانج إنسان إسلامه فرموي كابرا جنجك لخدمتي كبياشي بينا تشيابو بينا دوس إسكافي فقه يخوێن دەرس يخوێن قورئان يخوێن دوای ئەم گەنجەک پێگەیشت زانکۆی تەواو کرد ماستەریان دکتۆرە هێنایەوە ڕۆژێ بەچ بۆ ئەمامەکەی و بە مێزەرەکەی و هات لای مامۆستاکەی دانیشت مامۆستاکەیش پینەچێ ئەچی ڕیسمی پینەچیەتیەکە هادوتی مامۆستا من سوپاسی تۆکەم بۆی تۆ گەشت مێسا من دکتۆرامەیە لە شریعەتی ئیسلامیە و ئاوە مامۆستاکەش ئەهلی حاڵ بوو نەک ئەهلی قاڵۆک خۆمان ئەهلی حاڵ بوو تێگەشت ئەم گەنجە ڕاستە دکتۆرای هێناوە بەڵام لە ڕۆحی ئیسلام تێ نەگەیشتووە لە ڕۆحی دین تێ نەگەیشتووە عليه احترام الرزمه صجي اللي وتي فري بيساي كردبو بيساي كرد ناورتي الرقاك تي ادير والله كرم هسا وتي بالي تي برو بيساي لعبه تي ما وصل من لعبه
وتی بەڵێ من تۆ لای بە سەری خۆی کرد و جبۆ ئەمامە مێزەر و دکتۆرا و وتی بەڵێ بەڵێ هەبێت تۆ لای بەریت ئەڵێ بەنادڵێ کاڵساوتی باشە خۆڕێژە شتێکم بەرێ پێلا بەم وتی نە ئەبۆ چیلکە بیکە سەر چمکی کەواکەت گەنجش ئەمە بە ئەیهانەیە زان ئەیهانەیە ئەڵێ زۆر بێتاقەت بوو بەڵامی ماساوتی پێت ئەڵێن بیکە سەر چمکی کەواکەت ئەڵێ کە سەر چمکی کەواکەی بڕۆیکە ئەو تەنەکەی بەرامبەر کردێت تەنەکەی دوای هات هەنی ئاوی بۆ ناو چمکی کەواکەی بۆ شۆر بەس گەنجەکە هەموو گیانی تووڕێی بوو ئەمە ئیهانەی منە من دکتۆرامەیە لە شەریعەتی ئیسلامیە و شەخسیەت وەڵا ئەڵێ ئەنجا بەدانیش مامۆستاکەی وتی کوڕم ئێستا یەکەم مەرحەلەی ئیمانت پیرۆز بێ وتی یعنی چی مامۆستا وتی بۆ کوڕم نازانی وتی نەخێر وتی کوڕم ئیمان چەند مەرحەلەیە فەرمی الإيمان بضع وستون أو بضع وسبعون شعبة أدناها إماطة الأذى عن الطريق فەرمی کوڕم ئێستا تۆ بە ئەمەلی مەرحەلەیەکەمی ئیمان تطبیق کرد ئێستا بە ئەمەلی مەرحەلەیەکەم تطبیق کرد مامۆستا ئیمان إماطة الأذى عن الطريق ژینگە دۆسی مەرحەلەیەکەمی ئیمانە مشکلی ئێمە ئەوەیە لە مەرحەلەیەکەمی ئیمانەش کەسمانیان ناوە بەڵام ئیدعای لا ئیلاهە بەرزترین لوتکە ئیمانەکەی ئەمە گرفتی کۆمەڵگەی ئیسلامیە جارێکە لێرە ئێمە ئەوەی کە باس ئاکە ئیسلام ناناسێ نازانی ئیسلام لە ژینگە دۆسیەوە دەست پێەکە لە پاگڕاگرتنی ژینگە و دەست پێەکە ئەم جا هەنگاوانێ بۆ هەنگاوەکانی تر بەڵام ئەوە تەطبیقی من و تۆیە تێنەگەیشتون لە دینەکە کە بەداخەوە ئەوەی کە مسلمان ئەیکا وظهر الفساد في البر والبحر بما كتبت أيدي الناس ئەمە ئینسانەکانە مسلمان ئەمڕۆ بەداخەوە زۆرترین ئینسانێکە کە ژینگە پیسەکە سەری وڵاتە ئیسلامیەکان کە ئەوە بە پێم فەرمودەیە بواە باشترین ژینگە و جوانترین ژینگە وڵاتی ئیسلامی بووە کە لە کاتێکا پێسترین ژینگەمانەیە ئەمە خاڵی یەکەم خاڵی دووەم بەڕاستی ئەمە جۆرێکە لە بڵێم نەعەدالەتی لە قسەکردنە چێ ژینگە زۆر پیسەکە بۆ ئەم کارگۆ بەنزیمخانەی بەرپرسەکانە بەتاکید ئەم هەموو سەری ژینگەی شاری سلێمانیکە کاتێک لە بەرزی و سیرەکەی ئەڵەی ئەم شارە لەژێر هەورێکی ڕۆژدایە باشە ئەم هەموو نەخۆشە دروست بووە لە ئەنجام پیسبوون و ژینگەنی چێژمێ ژینگە دروستەکە هەمووی بازرگانە دەستبڕەکانی بواری خۆراکی ئیکسپایر و دەرمانی بەسەرچوو ئەو شتانەش بێگومان یعنی بەڕاستی کەلیمەت و حەقین قسەیش حەقە بەڵام بۆ بەسی خراپ ڕاستە گرفتەکە لێرایە بەڕاستی لە ئوسلوبی ئێمە لە قوربانیکردن کە بەداخەوە بڕۆیتە تو ڕۆژی سیرەکەی پێسە لەو ناوە کەوتووە تووکی حیوان لەو ناوە کەوتووە یعنی ئەبینی جۆر لە جۆرەکان تۆ قێز ئەەکەیتەوە قێز ئەەکەیتەوە بەڕاستی کە مسلمانێکی کای نەکردووە بە قێز ئەەکەیتەوە کەواتە گرفتەکە لە ئێمەیە لە چۆنێتی قوربانیکردنەکە لە شێوازی سەربڕین و قوربانیکردنەکە نەک لە ئەسڵی دینەکە ئیسلام دایناوە ئەبێ یەکەمە قۆناغی تۆ لە ژینگە دۆسی و دەست پێ بکەیت چۆن ئەم ژینگە بە پاشێڵیت ئەو ئیشی تۆیە کەواتە گرفتەکە لە ئێمە نییە گرفتەکە لە دینەکە نییە ئەسڵ قسەکە ئەتوانیمە لەسەر تەسەڕفاتی ئێمەیە لە ناشرینکردنی کارەکە کە کاری قوربانیکردنە زۆر باش مامۆستا هەر لە گومانێکی تر لەسەر قوربانی ڕەفیق حیلمی لە یادداشتەکانی ئاڵێ جەنگی جیهانی یەکەم کۆتایی دێ بە 11 ملیۆن کوژراو و جەنگی جیهانی دووەم قسە هەیە کە 99 ملیۆن مرۆڤ کوژراوە هەر ئەمڕۆکەنەوەیش هەشتا 6,000 کەس لە ناکازاکی و 6,000 کەس وە لە کوردستانی خۆمانەوە بینی بەدەستی خوانەناسان 182,000 ئەنفال 5,000 پەپولەی هەڵەبجە 8,000 بەرزانی هەر لە نێوان دوو حیزبی کوردستانیش لەوەچە 36,000 کوژراو هەیە کە دانی پیانراوە شەهیدانەی بۆ کراوە خەڵکێک پێی وایە کوشتنەوەی حیوان بێڕەحمی و بێویژدانی و بێبەزەیی مرۆڤەکانە و بە ناوی ڕووەکخۆریەوە ئێمە بەزەیمان بە حیوان و بە ماسی و بە پەلەوەر و بە باڵندەیە دێتەوە ئێمە پێویست ناکات قوربانی بکەین یان هەر بۆن لە گۆشتیش ناخۆین چونکە حیوان هاوشێوەی مرۆڤ مافی ژیانی هەیە و نابێت ژیانی لێبسەنرێتەوە ئەمەیان کردوتە نقطەیەکی زۆر بەسە مسلمانە لە کاتێک هەر خۆیان داهێنەری کوشت و بڕ و چەکی ئەتۆمی و سەرپانکردنەوەی یەکترن لە مێژووی مرۆڤایەتیە لەسەر ئەمە قسەی جەنابەت چییە؟ وەڵا بەڕێز خۆت وەڵامت دایەوە فعلەن بتێنێتەوێ ئەمانە کارەکانیان قێزەونە نازان چۆن پەردەپۆشی کارە قێزەونەکانی خۆیان بکەن یەک مسلمان بەوە تاوانبار ئەکا ڕاستە بەشێکی لە تەسەڕوفاتی مسلمان دەور ئەبینێت ئەوە مهمە ئەوە بڵین ئەزانی کاتی کە پێغەمبەر صلی الله علیه و سلم چووە ناو شاری مەدینە دوای ئەوی بازاری دروست کرد گەڕێکی نیشتەجێبوونی دروست کرد یەکی ڕۆژان دروستی کرد قەسابخانەی دروست کرد بەڵام بردێ دەرەوەی شار بیرمان نەچێت پێغەمبەر صلی الله علیه و سلم یەکی لەو کارانی لە مەدینە کردی دروستکردنی قەسابخانە بوو بردێ دەرەوەی مەدینە حتى ئەو کاتە خەڵک احترامە لەسەر لەناو بینە دەستی بە ئاوەگان پێغەمبەری خوا سەراوی دروست کرد بۆیان فێری کردن
حەمامی بۆ دروستکردن ئەمانە کاتێک پێغەمبەری خوا ئەیکات ئیتر تۆ لەم ئەسڵە ئەخلاقیە ئیمانیە دوور ئەکەویتەوە ئەمە گرفتی من و تۆیە خاڵێکی تر ئەوەی کە باست کرد فعلاً ئەو نەکبەتەی بەسەر کۆمەلگای بەشەریانە خۆ مسلمان نێناوە کە بەتاخەوە مسلمان بەس بەکارهێنە نەک بەرهەمێن ئەوەی کە دروست ئەکرێت لە مەوادی کیمیاوی لە چەکی نەوەوی لەم هەموو سیلاح و کوشتنە لەم هەموو ئامێری ژنگە پیسکردنە چێ دروستی کردووە هەمووی کاری چییە کاری ڕۆژ ئاوای وەکاری ئەوانە خۆ خراستە شتێکی باشە بەڵام مشکلەکە لە چییە ئەگەر ئیماندار دروستی کرا بێت قانەوە دروستیە کرد دوای ئەوە خاڵێکی تر ئەوەی کە مەسلەی سەربڕینی حیوان مەسلەی سەربڕی حیوان لە ڕووی علمیەوە بێکێ لە دکتۆرەکان باس ئەوە کات ئەڵێت خی گەورە کاتێک کەم سەربڕینە سەر حیوان داناوە ئەسڵەن ئەو سەربڕینە هەست بە ئازار ناکە بۆیە پێغەمبەری خوا تەنیا فێری کردوین عەلەیهی سەڵات وسەلام ئەفەرمێ کە سەرتان بڕی بە جوانترین شێوە سەر ببڕن نەهیشی کردووە کە ئاژەڵەکانی تر هەم چەقۆکە ببین هەم شێوازی سەربڕینی هاوڕێکەیان چکە ماوەسە ئێمە چەند شێوازێکمان هەیە لە سەربڕین لە کوشتنی ئاژەڵ قەتلمان هەیە ذەبحمان هەیە عەقرمان هەیە خی گەورە نافەرمێ بیان کوژن ئاهوانیە فعەقروا الناقة عەقر واتە چوار پەلی ببڕیتەوە ئەمە ئازارە قەتل ئەوەیە فیشەی بۆنی بیکوژی ئەمە قەتلە بەس ذەبح و نەحر طبعا نەحر بۆ ئاژەڵی گەورە و ملدرێژەکان و کوشتر ذەبحیش بۆ مەڕ و ماڵات ئەوانەیە ئەمانە لە شوێنی سروشتی خۆیانە کە خۆیگە دایناوە ئەسڵەن ئاژەڵە هەز بە ئازار ناکە تۆ بڵێ تۆیەکی ئینسان کە ئەمەنە بێڕەحمی ژینگەت پیس کردووە خوایە بەم هەموو ڕەحمەتەوە بەقە تۆ ڕەحمی نەبێ نە ئەمە لە ئەنجامی نەناسینی خوایە لە ناسینی ڕەحمانێتی خوای گەورەیە خوای گەورە و بە ڕەحمی خۆی کەونی خەڵق کردووە بە ڕەحمی خۆی ئینسانە ژیانی مسەخەر کردەوە بۆ ئینسان دیارە هەر شتێک لە خارجی ڕەحمەتی خوای گەورە بخوای گەورە قبوڵی نییە ئەم ئاژەڵەکە سەرەبڕێت وەکو ئەیشە لەو دکتۆرەکان ئەفەرمێ ئاژەڵ بە هیچ شێوەیەک لە کاتی سەربڕینە هەست بە ئازاناکە بۆیە پێغەمبەری خوا فەرمێ چەقەکانتان تیشکەن بە جوانترین شێوە سەری ببڕن بۆ شێوازە بۆی هەست بە ئازار نەکە قوربانیکردن پەیوەندیەکی بە جەژنەوە هەیە کۆتایی بە قوربانیەک هێنین وەچینە نێو جەژن و چۆنێتی بەڕێکردنی ڕۆژەکانی جەژن و جەژنە پیرۆزە و گرنگی جەژن لە ئیسلامە بەڵێ دیارە خۆی جەژن واتە خۆشی قوربانیکردن خۆشیەکی زیاتر بەسەر خۆشیەکە بێ لەوەی تۆ ئەوە بە باس ناکرد بینی خۆت و خوایە بەس خۆشیێکی ترە من ئێستا ئایلە ئەناسم زۆر ئایلە ئەناسم خەڵکەیە ئەڵێم گۆش ناکڕم لەبەرەوە جەژن قوربانیم بۆیێت کەواتە کۆمەڵی خەڵک لە ڕووی داریاییەوە هینان بۆ کرا یعنی پاشەوەتی زیاترە ناو پارک و گۆش سەرف ناکە ئای کۆمەڵە ئایلە چاوەڕێ مەسەڵەن قوربانیان بۆ بێ کەواتە خۆشێکی تر لە خۆشەکانی جەژن هەژار دڵی خۆشە بەڵێ بەعام هەژار بەشێکەکەلان کە دڵی خۆشە بێ مناڵی بێ باوک دڵی خۆشە بێ کەواتە ئەتوان بڵێ قوربانیکردن خۆشیەکی ترە ئەخەیتە سەر خۆشەکانی جەژن بە تایبەتی بۆ فەقیر و هەژار و کەم دەستەکان زۆر باش مامۆستا گرنگی جەژن چییە یا ئێمە چۆن لەو گرنگی و کرۆکی جەژنە بڕوانین کە ئاینی پیرۆزی ئیسلام دایناوە کە بۆ منە دەگوترێ ڕۆژی خۆشی دەربڕنیە بریتە لە خۆشکردنی دڵەکان خۆشکردنی دڵەکەش بە جلوبەرگی جوان و بۆنی عەتر و خواردنی زۆر بۆ من لەوەچە هیچ ئاسوودەیە نێنێ خۆشی ئەوەیە کە من بتوانم بزەیە بخەمە سەر دڵی لێوی ئەوانی تر دەستبێنم بەسەر هەتی بێکایە بۆ منە سفرەی کەسێکی تر برازێنمەوە یا هیچ نەبێ دەستێکی میهرەبانانە بۆ کەسە درێژ بکەم کە ڕق و بغزێک لە نێوانمانە دروست بووە بەباز لە گرنگی و حکمەتی جەژن بکەین یا چۆن کاتەکانی جەژن بە خۆشیەکی ناخی و دەرونی بەسەربەری نەکجەستەیی و خواردنی و ئەوانە مامۆستا ئەگەر سەیری جەژن بکەیت خی گەورە بۆچی قورآنی بۆچی ڕەمەزانی داناوە كتب عليكم الصيام كما كتب على الذين من قبلكم بۆچی لعلكم تتقون باش بەڵام تۆ ئەتوانی ئەگەر ئەوەی لە سی ڕۆژی جەژنە ڕەمەزان نەتوانی بەدیبێنیت ئەتوانی لە جەژنە بەدیبێنیت جەژن بۆ بە عورف لای خۆمان جەژنی گردن ئازاییە کەسی وە هەیە چەندین ماوەی زۆرە قسەیانی عاجزن کێشە لە بینیانە هەیە بەڵام جەژن کاتێک هەڵاسی ئەچێتە ماڵەکە ئیتری چی لە دڵا نامێنێ وأن تعفوه هو أقرب للتقوى يعني بەس لە جەژنە بتوانی ئینسان پێ بە نەفسی خۆیان بنێ
بچێ لە کەسانی بەرامبەری کە زۆڵمیان لێ کردو ستامیان لێ کردو لێ خۆش بێت بەقەد ئەو 30 ڕۆژەی کە لە ڕەمەزانە ئیشی بۆ ئەەکەیت بە سیام و قیامی تۆ لەر دەستەکەوێ وأن تعفو هو أقرب للتقوى کەواتە زۆر ئاساییە لە جاتی ئەوەی 30 ڕۆژ بە ڕۆژی و شەوانی قەدر زنوکەیتەوە بە تەنها گردن ئازایی تۆ بۆ کەسەی زەمی لێ کردووی بۆ کەسەی غیبەتی کردووی زەمی کردووی ئەوەنە کیفایەتە بڕۆی گردنی ئازاکەیت تۆ لە چیت ئەگەیتە پلەی تەقوا باشە ئەگەیتە پلەی تەقوا بۆیە خوای گەورە فەرمە چی خذ العفو بە پێغەمبەری خوا فەرمێ خذ واتە لێم وەرگرە كأنما خوای گەورە بڵێ ئەی محەممەد عليه الصلاة والسلام من هەدیەکی زۆر جوانم بۆ هێناویت ئەبێ لێها شتێکم بڵێ تۆ ئەم هەدیەم لێ وەرگرە خوای گەورە فەرمێ ئەی محەممەد عليه الصلاة والسلام جوانترین هەدیەم پێ هێناوی خذ العفو ئەم هەدیەم لێ وەرگرە کە چییە عەفووە لێبوردەیی گەورەترین شتێکە ئینسان بێنێ بۆیە جەژن و وێزگەیەکی ترە لە وێزگەکانی گەشتن بە تەقوا دروستکردنی خۆشەویستەکەم خۆشەویستی دروستەکە و ئەشتگەێنێ بە تەقوا خۆشببختی بۆ ئینسانێک بیا بە پلەی تەقوا ئەگەر تا ئێستا ئەو کەسە هەر کەسێ لە ئێمە تا ئێستا دوعای قبول نییە تا ئێستا فەقیرە تا ئێستا کێشەی هەیە کوڕی خراپە کچی خراپە ژنی خراپە ماڵ خەزورانی خراپن کرێ چییە یەکشت بەسە بەدڵی صافەوە خالیسەن بۆ خوا ئەوەی ستەمی لێ کردوویت حەقی خواردووی بڕۆ بڵێ گردنت ئازابێ وأن تعفو هو أقرب للتقوى والله بس بقيت بلي تقوى ومن يتق الله يجعل له مخرجا حتى دريو بتكريتو دريو فقيري كريشيتي كيشو مصيبات ويرزقه من حيث لا يحتسب لشوين كتلا لشوين اصلا خود بخالطان هي قيرانا كيشا موتانية تشينية خوا يقول لشوينك بوتانية اصلا خود تصورنا كي كواتا جەژن وێزگەیەکی زۆر گەورەیە بە یەک حرەکەی تۆ بە یەک کردەوەی تۆ کە تەقوایە ئەدگەیەنێ کە ئەفوکردنە ئەدگەێنێ بە تەقوا هەر ئەوەنێ گەشتی بە تەقوا کە ئەنەما کەون لە بەردەستی توایە بە دوعاکانت قبوڵ ئەبێ کێشەکان چارەسەرە بن کەواتە ئەمە خاڵێکە کە بەڕاستی بەس بەداخەوە مامۆستا یەکێ لە گرفتەکان ئەوەیە وەکو سەرەتا وتم بەشی نەفس زۆر خەتەرە لەم شوێنە شەیتان نایەڵێ ئینسان چۆن ناڵ چێژ لە قوربانەکە بەری ئیلا بەشی نەفسی تێفڕێدا لێرەشان نایەڵێ ئەم هەموو خێرە گەورەیە لە بەردەستایە پەردەپۆشێکا بە یەک پەردەیەکی تەنکی ناشرین بۆ ئەوەی ئەو هەموو جوانێ نەبینیت ئەو هەموو گەورەیە نەبین لە پشت ئافوکردنەوەیە نافە چۆن نەکە تەنازولەکەم چۆن لێ خۆشە بم فێرە بێت ئەمەد بۆ دروستەکە بەشی نەفسی تێخە نایەڵێ بەم هەموو دەستکەوتە بگەیت ئەمە خاڵی یەکەم خاڵی دووەم مامۆستا لە مەسەلەی خۆشبەختی کە بەداخەوە ئێمە تەنانەت لە خۆشیەکانیشمانە ناتوانن خۆشەویستیەکی حەقیقی بەدەست بێنین لەزەت ئەبین لەزەت جیایە لە سەعادەت کەسێک هەڵەسێت خاتە سەر گۆرانیەک جوان هەڵەپەڕێت یار هەڵەپەڕێ ئەمە لەزەتە بەڵام دەدەقە دوال پەرچەکە بزانە چۆن کەوتووە سەریەشێ و قاچێشە پشتیەشێ نێگەیان بە سەعادەت ڕاستە کەواتە سەعادە شتێکی ترە ئەبێت تۆ هەوڵ بدەی خۆشیەکانی خۆت ئەم خۆشیانەی خۆت کە ئەیبینی بتگەنێ بە سەعادەت نەک تەنها لەزەت کە بەداخەوە مجتەمەعی کوردی ئێمە ئەمڕۆ بە دوای لەزەت یانێک بە دوای سەعادەت زۆر باش مامۆستا زۆر جار جەژنمان لە ئاوەدانی دەروون و وەکڵێت دڵخۆشکردنی ئەوانی تر و ئاسوودەی ڕۆحی خۆمان گۆڕیوە بۆ ڕواڵەتبازی و مۆدلگەرایی و یان عەزیەتدانی ئەوانی دیکە لە ڕێی ئاڵتوونی خێزانەکانمان جلوبەرگی گرانبەهایان یا قەنەفە و فەرش و ئەو گۆڕانکاریانەی کە لە جەژنایکەن یان ئێستا جەژن بووەتە مەوسیمێک بۆ گۆڕانکاری و ئاڵوگۆڕی سەرلەبەری ماڵ و ئەو شوێنە هەر لە قاپی چکلێتمانەوە لە جۆری چکلێتمانەوە لە شەربەتی فرێشمانەوە بە جۆری لە جۆرەکان لەوە چێ عەزیەتدانی ئەوانی تریتیابێ یان بۆ نمونە یەکێ لە ژنێک بێوێت لە ڕێی ئاڵتوونەکانی دەستیەوە لە ڕێی لە کوردیەکانیەوە لە ڕێی تاقمی نێوماڵەکەیەوە عەزیەتی ژنە دراوسێکە یا هەوێکە یان بۆ نمونە هێوە ژنەکەی بدە تا چەند پێویستە ئێمە بگەڕێنەوە بۆ حەقیقەتی جەژن کە بریتە لە ئاوەدانی ناخ لەو ڕەشدا گەڕاوی و بە کەلاوە بووەیە کە پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم چەندین جار هەوڵی داوە کە مرۆڤەکان ناخیان ئاوەدان بە ئیتر ئەگەر گوێنیەکیش بکەنە بەری خۆیان ئەو کاتەوە بڵێ شا بە سەپان نازانن بێگومان بەداخەوە مامۆستاەوە نەخۆشێکی زۆر کوشتندەیە کە بەڕاستی ئەو ڕواڵەتگەرایی لە کۆمەڵگەی ئێمەیە مسلمانیشی گرتوێتەوە تەنها مسلمانی متەزیمیشی گرتوێتەوە ئەوانەی هەمووی بەڕێز فەرمووت هەمووی ڕاستە تێنەگەشتنە لە ڕۆحی جەژن ئێمە کە پێغەمبەری خوا فەرمی خوای گەورە دوو جەژنی بۆ داناوین جەژنی قوربان و
جژنی ڕەمەزان ئەگەر جژنێک ببێتە هۆی منافەسەی ناشرین ببێتە هۆی خۆنواندن و عجب و کبر دڵنیا بە تۆ نەتوانێت سوود لە جەژن وەرگریت نەتوانی و ئەو مەوسیمە خێرە بە خۆت قۆزیتەوە نەتوانی و ئەم ڕەحەماتی کە لە جەژنایە پێغەمبەری خوا فەرمێت خوای گەورە نەفحاتی هەیە ئەفەرمی خۆتان بنە بە نەفحاتی خوا یەکێ لە نەفحەتەکانی جەژنەکانە مامۆستا نەفحەی خوا نەفحەی ڕەحمەتی خوا لە جەژنەکان هەیە کەواتە ئەبێ ئینسان مهمە بگەڕێ بە دوای ئادابی جەژنە سنەنی جەژنە کە لێبوردنە کە سەرسیلەی ڕەحمە کە قوربانی کردنە کە زەردەخانەیە ئەمانە بەڕاستی کە بەجێهێنانی نوێژی جەژنە کە بەجێ ئەمانە لەو ڕیانە بتوان دڵی خۆی خۆشکە هەر کاتێک ئەم شانە کە ڕوویدا دڵنیا بە لێرە خەلەلێکەیە لە توۆیە ڕێگرە لەوەی کە تۆ بەر ئەم نەفحە گەورەی بکەوی لەم کاتەیە بەگاڵی خۆی گەورە دوو جەژنی دانەناوە لە ساڵێکە دوو جەژنی بۆ داناوی ڕەمەزان و قوربان بۆ ئەوەیە ئاسوودەی کامل بێنیت یەقینت هەبێ کاتی خۆی گەورە ئەم شتان دائەنێ کاتی ڕەمەزان دائەنێ 30 ڕۆژە تاقەی بەش 11 مانگت پێدا کاتی ئەگەر جەژن وەکو خۆی بەکار بێنی کە ڕۆژی خۆشیە فەرەحە ئەم دوو جەژنە وەکو خۆی بەکار بێنی تاقەی باقی مانگانیتر لە خۆشی ئاسوودەیە پێ ئەبەخشێ ئەوە گرفتەکە لە من و تۆیە ناتوانین شەحنەکە باش بکەن مۆبایلەکە دەگەر شەحنی باش شەحنی نەکەی بە حاڵ وانە تۆ زین بەسێکە شەحنی ناکە وانە یان ئەگەر زیادی لێ بدەی تێکی ئەدا کەواتە نیزامە خی گەورە دایناوە لە جەژنە بە نوێژی جەژن بە لێبوردن بە سەردان بە زەردەخانە بە قوربانی کردن ئاسوودەی بەخشەرەوە و ئاسوودێ دەست ئەکەوێ لە غەیری ئەمانە هەر هەنگاوێکی تر بەڕواڵەتگەرایی بە منافەسە بە خۆنواندن بە فەخرکردن بەسەر خەڵکە بە تەنان قوربانیکردنەوەی بڵێن دەوڵەمەنە گۆڕینی سارە ئەساسی ماڵ ئەمانە هەموو شتانێکە ڕێگری ئەوەیە کە تۆ ئەو نەفحە ئیمانیە لە جەژنە بێبەش بیلەی و ئەو تاقە خۆشەی کە بەش ساڵەکەیە لێ بێبەش بیت ئەوسەیان کۆتا قسەت زۆر بە کورتی وەڵای من هیوادارم خی گەورە بخاتی ناو پیرۆزەکانی خۆی ئەم جەژنێ بێت ئینشاءالله هەمووان دوعای ئەوە بکەین بڵێن خی گەورە حیا و شەرم بگەڕێ بەناو کۆمەلگای کوردی کە بەڕاستی ئەمڕۆ نەمانی ئەو حیایەیە لە نێوان کچ و کوڕەکانمان لە نێوان ژن و پیاوەکانمان حیا نەماوە بۆیە خەڵک دەم لە ئیسلامە کوتێ دەم لە ئەخلاق کوتێ دەم لە دینە کوتێ زۆر زۆر سپاس بە بەڕێز مامۆستا حەسەن حوسێن بانگخوازی ئیسلامی زۆر سپاس بۆ پەیوە تەجوانەکان دیخوا بەخێر خۆشەویستان نەوەک نەتان بینینەوە تا جمعەی ئایندەکە کەوێتە دوای جەژن لێرەوە جەژنە پیرۆزەیەکی گەرم و گوڕتان لەکەین گردنی هەموو لایەک ئازاد بێ و گردنمان ئازاکەن خی گەورە جەژن کاتە مایی ئارامی دەروون و پێکەوە ژیان و هەماهەنگی نێوان کۆمەڵگە و سەربەرزی و یەکریتی نێوان ئومەتی پێغەمبەری خوش صلی الله عليه وسلم تا بە گەیشتنەوەیکی تر بە خی گەورە میهرەبانتان ئەسپێرم هەموو تاعات و عیبادەتێکی نۆمینەی حاجیان و عەرەفە و جەژنی قوربان و قوربانیکردنیشتان قبول و وەرگیراو بێ و دوعای خێریش بۆ ئێمە بکەن سڵاواتی ژەنێرین بۆ گیانی پاکی ئەو پێغەمبەرەی کە ناخی کردینە چراخان و خۆشەویستی و کانگای ئەوین و میهرەبانی خواتان لەگەڵ